گفتگۆکەین لەسەر ڕۆمانی دوایین ئاهەنگی شاهانە. دیارە ئەم ڕۆمانە 23 هەمین بەرهەمی نووسەر ئەردەڵ عەبدوڵڵایە کە بەڕێزیان هەم نووسەرن وارووا وەرگەرن و ئەم ڕۆمانە کە لەژێر ناونیشانی دوایین ئاهەنگی شاهانەیە دوایین ڕۆمانی بەڕێزیانە. ئێستا زۆر بەڕێز ئەردەڵ عەبدوڵڵا نووسەر وارووا وەرگەر میوانی کورسات مەگەزینە گفتگۆکەین لەسەر تەواوی ڕۆمانەکە و بەشێک لە کاری وەرگێران و نووسینی بەڕێزیشیان لە ڕابردووە. کاکە دەڵان زۆر بەخێربێ، سلااوە لێبێ. زۆر سپاس بۆیەوە، خۆشحاڵم کە جاری کە باشدارم لەگەڵتان لەم بەرنامەیەوەی وای سەرکەوتن بۆ خۆتان و کەناڵەکەتان نەخواست. زۆر سپاس بۆ تۆ دووبارە بەخێربێی. پێم خۆشە لە دوایین ئاهەنگی شاهانە کە نەچین نووسینی بەڕێستا کاویش ڕۆمانێکە بەسێک لە ناونیشانەکە بکەین. ناونیشانەکە بووە هەوێنی نووسینی ڕۆمانەکە یاخۆت ڕۆمانەکەت نووسیەوە و دواتر شایانی ئەوە بووکە لەژێر ئەم ناونیشانەیە بڵاو ببێتەوە. دووارە سپاس. دیارە خۆی ڕۆمان یەکێکە لە قەجوانەکانی ئەدەب ڕاستە و لە ڕۆمانە نووسەر دەستی ئازادترە و سنووری فراوانترێکە بۆی لایەنی سیاسی و لایەنی فکری و هەمە لایەنە بنووسێت. ڕاستە دیارە بۆ ناونیشان هەمیشە ناونیشان گرنگە. تۆ هەر لە دیداری ئاسایی خەڵکەکانی شایەکەم جار پرسیاری ناوی لەکەیت. ڕاستە بۆ هەڵبژاردننی ئەم ناونیشانەش زیاتر پەیوەندێکی ڕاستەوخۆی هەیە بە ڕووداوەکانی ئەم ڕۆمانەوە. لەبەرەوە منیش لە هەڵبژاردننی ناونیشانەکە سەرەتا یەکەم جار ڕۆمانەکەم نووسی دووسێ ناو لە مێشکما بۆ بڵین ناوی بنێم چیوەوانە، بەڵام دوجار ئەم ناوەم لێ هەڵبژار کە بەشێکی ڕۆمانەکە پێگەیەنێت کە لە ڕووداوێکی ئاهەنگێکی گەورەی پادشایەکی مەملەکەتێکایە، بەڵام تر لەو ئاهەنگەیە ئەبێتە دوایین ئاهەنگی شۆڕشێکی گەورە ڕوایەت و ئیتەرەوە کێ ڕووداوەکانە گەڕێتەوە کاگەردەڵان خۆت ئەیگەڕیتەوە وەکو نووسەر یاخود کارکتەرەیە کە پاڵەوانی ڕۆمانەکەی ئەیگەڕێتەوە؟ بڵین نووسەر ئەیگەڕێتەوە. لە زمانی پاڵەوانەوە قسەم نەکردووە، بڵین هەوڵم ماوە بڵین لە زمانێکی ئەوە سەربەخۆوە بێت گێڕەوەرێک هەیە کە باش بە باش بڵین ڕووداوەکانە گەڕێتەوە بۆ خوێنەر و دیارە خۆی کۆمەڵێک شێوازەیە مەسەڵەن نەتوانێت ڕۆمانی پێ بنووسێت کە لەوانە کە پاڵەوان یەکێ لە پاڵەوانەکان قسە بکە، یەکێکی کەش کە زۆر زیاتر باوە کە گێڕەوەرێگە بێ و عەرەبیەکانەڵێن حاکیەگە بێت کە بڵین ڕووداوەکان بۆ خوێنەر گەڕێتەوە. ئەمەش تا ڕادەیەک لەوەیە باشە کە بڵین سربەخۆیەگەیە هەم بە پاڵەوانەکان هەم بە بڵین فەزایەکی ئازاد دەخۆڵقێنێ بۆ نووسەر و بۆی پاڵەوانەکانی شویان بتوانن لە ناو فەزای ڕۆمانەکە جوڵە بکەن. گەرە خاوەنی دوو ڕۆمانیت ئەمان نوێترینیانە هیچ کام لەو ڕووداوانەی کە لە نێو ڕۆمانەکانی توە ڕوئیان گەڕەرەوەی بەشێک لە مێژووی کورد، بەشێک لەو بابەتانی کە خۆتیا ژیاویت، قۆناغێک لە قۆناغەکانی ژیانی خۆت ئەمانە لە خۆ ئەگرێت یاخود تەواوی ڕۆمانەکە لە دەستپێک تاوەکو کۆتایی هەمویان بیر و هزرن و خەیاڵن؟ خۆی وەکو پێشتریش وتم ڕۆمان لە چاو بەشەکانی ترا ئەدەبە ئەوەیە کە ئەتوانی هەموو بابەتێکی تیا باسکە. سانووسەر ئەتوانێت لایەنی فکری باسکە، لایەنی سیاسی باسکە، لایەنی بڵین سیاسی و هەموو لایەنەکان، لایەنی کۆمەڵایەتی، لایەنی خۆشەویستی ئەمانە. بە دڵنیایی منیش لەم ڕۆمانەیە هەوڵم ماوە کۆمەڵێک ڕوودا و تەبعاً نووسەر بەشێکە لە کۆمەڵ و هەمیشە کار ڕووداوەکانی هەم ناو کۆمەلگاکەی هەم دەور و پشتەکەی کاریگەری هەیە بەسەریەوە. لەم چەند ساڵی دواییشەوە مەسەلەی شۆڕش، مەسەلەی شۆڕش و ڕاپەڕینەکان لەم ناوچەیە زۆر بڵاو بوو و ئەمەش کەم تا زۆر کاریگەری هەبوو بەسەرمنەوە. هەر یەکەو بە شێوازی خۆی هەوڵیاوە باسی ئەم ڕووداوانە بکات، شۆڕش و ڕاپەڕینەوەمانە بکات. لەم ڕۆمانەیە مەسەلەی شۆڕش و ڕاپەڕین پانتاییەکی باشم ماوە. تێجگە لەوەش مەسەلەی زیندان کە زیندان لە وڵاتانە بە تایبەتی لە وڵاتە دیکتاتۆرەکانە
زیندان بەشێکە لە خەبات و تێکۆشانی خەڵکیوە ئەمەش کەم تا زۆر من خۆم بەریەکەوتنم هەبووە لەگەڵیا چکە من دایکم زیندانی سیاسی بووە برایەک پێشمەرگە بووە ئاگاداری یانی تۆزە هەستی تێکاری تێکردم جگەلەوە کۆمەڵە برادریشم هەبووە کە لە زیندان بوونەوانیش حکایەتەکانیان بۆ گێڕامەتەوە هەوڵم ئەوانە بڵێنەوە نییە تەوزیفکە و بەکاریان بێنم بە شێوەیەکی بڵێن فەنتازی و ئەدەبی هەوڵ بەم سەرنجی خوێنەر بۆ لای مەسەلەی زیندان بە تایبەتی لە وڵاتانەیە کە بڵێن زۆر نامرۆڤانە و بە شێوەیەکی نائینسانیانە مامەڵە لەگەڵ زیندانی ئاکرێ و لەمەشدا دووبارە مەسەلەی ئازادی دەوریەیە چۆن کە بڵێن ئازادی کە نەما لە سیستەمێکی دیکتاتۆریە هیتا هەنا بۆ زەبر و زەنگ و تونند و تیژی زیندانی ئەمانە ئەگەر هەڵبژاردن بکەی لە نێوان نووسین و لە نێوان وەرگێڕانە کامیان هەڵەبژێری طبعا من چ لە بواری وەرگێڕان و چ لە بواری نووسینی هەردووکی کارم کردووە سێ زمان بە باشی ئەزانیت هەم عەرەبی و هەم ئەڵمانی و هەم کوردی بێگومان ئەگەر نووسەرێک یاخود وەرگێڕێک بە باشی زمانی بە بڵین وەرگێڕان نەزانێت واتە زمانی دووەم نەزانێت ئەوە لە وەرگێڕان سەرکەوتوو نابێ و پێویستیشەکە زمانی خۆشی کە زمانی دایکێتی ئەویش بە زۆر بە باشی بزانێت و بەشێک لەو وش شاراوانەیە خودت بەشێک لە زاراوەکان ژلانی کەم ئاگادار بێ وەرگێڕان قورستر لە نووسین ڕاستە ینی وەرگێڕان تۆ دوو جار جۆه دەکەی سان لەلایەک و هەوڵی ئەو وشانە بدۆزیتەوە وەری گێڕیت لەلایەک و هەوڵی بە ئەمانەتەوە ئەو دەقا کە لە نووسینەکەیە بڵین تۆ ئەبێ زۆرتر مێشکە کارکەیت ووانە بەڵام لە نووسینە تۆ ئەوەی لە مێشک تا یەکسەر ئاتوانی دەری بڕی ئەمە لەلایە بەڵام مەسەلەی وەرگێڕانیش ئەوی ژەر تایبەتمەندی خۆی هەیە من زۆر جار کۆمەڵێک کتێب هەبووە خوێنومەتەوە بەلامەوە جوان بووە هەوڵم ماوە یانی حەزم کردو کە بڵێن ئەمەش وەرگێڕمە سەر زمانی کوردی بۆی خەڵک زیاتر سوودی لێبینێ لەلای کەشەوە مەسەلەی وەرگێڕان ئەرکە بەڵێن ێستا تۆ زمانێک گەزانی زمانێکی بیانیە زانی باشترێکە لە ڕێگەی ئەو زمانە بیانەوە خزمەتی کتێبخانەی کوردی بکەیت و کتێبخانەی کوردی دەوڵەمەندکەیت بەم شێوەیەش بڵێن تۆ دەرفەت بۆ خەڵکی زیاتر ڕخسێنی کە ئەو ڕۆمان و ئەو کتێب و نووسینە نوێیانی کە دەرەچن تایبەت ئەمڕۆ لە جیهانی ئەم ڕۆماندا کە کتێب شۆڕشێکی گەورەی تیاکرێت ینی چ لە زمانی عەرەبیە کتێبێکی زۆر چاپەکرێت چ لە زمانی ئەڵمانیایی تا ئەمە ئەگەر تۆ ئێمە هەوڵ بین پرۆسی وەرگێڕان بەهێزکەین لەو باوەڕێیان خزمەتی باشە تا چەند گرنگە ئێمەش وەکو کورد ئاگاداری ئەدەبیاتی جیهان بین ئەدەبیاتی نووسینەکانی جیهان بین وەکو بۆی وەکو خۆت ئاماژەت پێکرد لانی کەم بەشێک لەو ئەدەبیاتان ئێمە وەرگێڕینە سەر زمانی شیرینی کوردی و خوێنەری ئێمەش پێی ئاشنا بن خۆی زۆر گرنگە ئێمە گرنگی بە ئەو دەقەنویانە بین کە ئەمڕۆ چاپەکرێ ئێمەش لە ڕووی هەم ناوەڕۆکەوە گرنگە بۆی ئێمەزین کۆمەڵە دەقی جوانەیە هەم ئێمە شێژ لێبینین دووش لە ڕووی شێوازی نووسینەوە طبعا ئێمە بەداخەوە لە بواری ڕۆمانە کەمێک پاش کەوتوین هەمووی هەتوانڵێم 30 ساڵێکە کە بڵێن ڕۆمان ئەنووسێت و بڵین گەشەی لە گەشەی بەردەوامایە ئێمە ئەگەر وەرگێڕان نەبووایە نەمانەزای ڕۆمان چییە نەمانەزانی چۆنە نووسێ میتۆدەکانی چییە بنەماکانی چییە لەبەرەوە ئەم ڕۆژ لە جیهاندا بەڕاستی جیهانی ئەمڕۆ بەتایبەت ڕۆمان لە گەشەیەکی بەردەوامایە ئێمە چەندە هەوڵ بین ئەو ڕۆمانە نوێیانە وەرگێڕینە سەر زمانی کوردی هەم بۆ خوێنەری ئاسایی باشە هەم بۆ نووسەرانیش بۆی نووسەرانی سوودی لێ وەرگرن و بتوانن داهێنان بکەن لەو ئەوەی خۆیانە زمانی نووسین و زمانی وەرگێڕان لای بەڕێز ئەردەڵان عەبدوڵڵا چۆنە هەموو کەسێک ئەتوانێت نووسینەکانت بخوێنێتەوە واتە زمانێکی ئاسانە خۆی نووسین یەکێک لە خاڵە سەرەکیەکان و بڵین گرنگەکانی ڕۆمانەوەی تۆ بە زمانێ بنووسی هەموو کەس دەی تێبگات
من هەوڵم ماوە ئیتر بە پێی توانای خۆم و بە پێوەی ئیمکاناتی خۆم بە زمانێک بنووسم کە زمانێک بێ بۆ هەموو کەس بێ زمانی نەوێت تەنها بۆ نخبە بێ طبعاً تۆ من هەوڵ ماوە بڵین زیاتر چ لەم کتێبە و چ لە کتێبەکانی کەشمە جانووسین بێ وەرگێڕان بێ بە شێوازێ بنووسم کە هەموو کەس هەموو چین توێژەکان لی تێبگات دیارە ئەوەی کە ڕۆشنبیرە و توانای خوێندنەوەیە من لەگەڵ هیچ کاتێک لەگەڵەوەیان نیم کە نووسەر بنووسێ بۆ نخبە طبعاً هەرشە مەسەڵەن بۆ نخبە نووسێوەمانە بەڵام باشترێکە بە تایبەت لە بواری ئەدەبیە تۆ بە زمانێکی ئەدەبی وا بنووسی کە هەموو کەس بتوانێت بخوێنێتەوە و لێو تێبکات. زیندووکردنەوەی وشە بەڵێ تا چەند ئەرکی ئێوەی نووسەران و ئێوەی وەرگێڕانە کە کار لەسەر زیندووکردنەوەی بەشێک لە وشە گرنگەکان بکەن کە لەوانەیە ئێستا هەندێک وشە ئەبیستین بڵێن ئەوە مانای چییە؟ بەڵام ئەوە ئەرکی بەڕاستی بەشێک لە نووسەران و لە ئەدیبان و لەوانەیە کە بابەتەکان بە بڵین گرنگی پێئەن و ڕۆمان ئەنووسن شعر ئەنووسن ئەمانە بتوانن کە خۆیشانە زیندووکەن. ئەگەر ئێستا ئێمە سەیری زمانی نووسینی ئەمڕۆما بکەین لەگەڵ 100 ساڵی پێشوو جیاوازی زۆریە ئەم جیاوازیە چۆن دروست بووە لە ڕێگەی بەرهەمی نووسەرانەوە لە ڕێگەی بەهێزکردنی پەخشانی کوردیەوە و شعری کوردیەوە هەمیشە وشەسازی و دانان و داهێنانە بڵین ئەفراندنی وشەی نوێ گرنگە بۆ نووسەر کە گرنگی پێ بدات بەڵام لە هەمان کاتیشا وەکو پێشتریش عەرزم کردی کە بێت تۆ بە زمانی بنووسی ینی وشەکانە بە شێوەیەک نەبێت کە خەڵک لی تێنەگا وەکو تێ بڵین یەکێ بڵێم وشەیە ینی سیەوە یان ئەگەر ئەو وشانەش بەکارهێنی فەرهەنگە گەکەیتەوە بۆی بۆ خەڵکێک مەسەڵەن ڕوونکردنەوە بێ بڵێ ئەم وشەیە مانایەوەیە ئەوە ئەگەنێ بەو شێوە لەوە نەبێ باشتر بەڵام بەکارهێنانی کۆمەڵە دەستەواژەی قورسوانەکەیان نامۆ کە بڵێن لە ئەدەبی کوردیانە بێ من لەگەڵەوەیانی بە هیوای بەردەوامی و بۆ هیوایم کە لە دوای ڕۆمانی دوایین ئاهەنگی شەهانە چەندین بەرهەمی تر لە نێو کتێبخانەکانە بە قەڵەمی بەڕێز ئەردەڵان عەبدوڵڵا نووسەر و وەرگێڕ ببینین. سوپاس بۆ بەڕێزە دووبارە کە میوانی کورسات مەگەزین بوویت بۆ هیوایم کە بەردەوام قەڵەمەکەت لە خزمەتی ئەدەبیاتی کوردیە. سپاس بۆ ئێوەش سپاس بۆم دیدار. سپاس بۆ بەڕێزە.